هەر ئەوەی من بەکاربێنە ئەی تۆ ماوەی بیر من دانیشم لێرە ئەڵێم ئێوە هەمووتانە بێ قسەکانی من بکەن هیچ کەس بۆینە هیچی تر بڵێ بیر مەکەرەوە من چیموت فەرمو ئەوە بڵێ من ئەبم بە دیکتاتۆر چۆن من ئەم مناڵانە ئەم گەنجانە لە مەکتەب ئینشایەکە نووسن ئەڕۆنە تەختەکە ئیخوێنەوە بۆ مامۆساکەیان هەر کەلیمەیەکی لە ناپەڕێن هەر ئەوە ئەخوێنەوە هیچێکی بۆ زیاد ناکەن و بۆ کەمی ناکەن توانێت ڕێخنەگرتن یەشیان نییە لە سیستەمی دیکتاتۆریە هەر ئەو بەزمە هەیە ئەمڕۆ شاندێک بە نوێنەراتی پێشمەرگێڕینەکان لە گەرمیانەوە هاتوین بۆ بناری قەندیل بۆ ئەوەی دەنگی ناڕزایەتی و بێزاری خۆمان بەرامبەر بەو هێرشانە ڕەوانەی کەوا تورکیا ئیکاتە سەرخاکی کوردستان بەجێ بێنین بێگومان شەڕێکی قورسە بەر دەرگایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەت ئێستا کێشەکە لە نێوان ئێران و ئەمریکا تورکیا و کوردستان هەرکام لەم وڵاتانە بەرژەوەندی خۆیان هەیە ئەمریکا و رووسیاش کە وەک دوو بلۆکی ئەمپریالیستی دنیایان بە ئاراستەی جەنگا هیدایەت کردووە هیچ گومانیتیان نییە قوربانی ڕاستەقینەی ئەم شەڕانە هەر خەڵکی داما و بێچارەکانی کۆمەڵگان بە بڕوای ئێمە شەڕ لە بەرژەوەندی خەڵکی زەحمەتکێش و فەقیر و هەژاران نییە ئەم شەڕانە بەلای ئێمەوە شەڕی عادلانە نین بە هەموو هێز و توانامانەوە بێ هەوڵ بدەین ئەم شەڕانە نەکرێت بەڵام دەسەڵاتی ڕاستەقینە و بەجێنان ئێمە نین دژمنە چینایەتەکانی ئێمەن گرنگ ئەوەیە ئێمە یەکگرتوو بین و هوشیاری خۆمان بەرزکەینەوە خۆمان ڕێخین بەرامبەر بە ئەم پیلانگەڕیانەی کە بەرامبەر بە گەلانی بندەست ئەکرێ بەرامبەر بە خەڵکی ڕەشڕووتی ئەم وڵاتانە ئەکرێت هیوادارم